لەبەرەوەی هیچ کەساری بووە کەم ئاوی بوو لۆیە نرخەکەشی بابرێن بەرز بوویتە لە ساڵانی سوود. ئەمە برنجی دەشتی هەریر و باتاسە کە ئەمڕۆ لێرە لە دوم ڕۆژی فێستیڤاڵەکەی هەریر نمایشکراوە وەکو دیارە برنجی کوردیە برنجێکی جوان و دەنرخرا ناوبانگێکی زۆری هەیە ئەم برنجەکە لێرە نمایشکراوە. جا من قسە لەگەڵ خاوەنەکەی یەکەم بزانین چ جۆرێکی برنجەوە نرخەکەی چۆنە. قوربان سڵاو لێبێ باسێکی ئەو برنجەمان بۆ بکەیت چ برنجێکە و نرخی چۆنە جیاوازی چیە لەگەڵ برنجەکانی؟ بەڵێ زۆر بەخێراتن. برنجی کوردی باتاس بەرهەمی ئەو ساڵەیە قۆناغی یەکەمی کە پوشکەیە، قۆناغی دومی پێش ئەوەی لە ئاشی بکرێ و قۆناغی سێمی کە لە ئاشی کرایە. برنجی شەشمانگەی و بەرهەمی ئەو ساڵەیە. بەرهەمی چۆن بۆ ئەم ساڵ برنج لێرە چۆن بوو؟ بەڕاستی ئەزیەتی زۆرمان پێ کێشا لەبەرەوەی هیچ کەساری بووە کەم ئاوی بوو لۆیە نرخەکەشی بابرێن بەرز بوویتە لە ساڵانی سوودی. کەم ئاویەکەی وای کردو نرخەکەی بەرز بێت؟ بەڵێ بەڵێ بەتەکرد. نرخەکەی چۆنە بە چەندە ئەم ساڵ نرخەکەی؟ ئەم ساڵ چیلۆی بە 6,000 دینارە. بەڵێ. ساڵانی ڕابردوو بە چەند بوو؟ ساڵانی ڕابردوو بابرێم لە 4,000 دیناری دەست پێ کرد هەتاکو 5,000 دیناری. ئەوە ئامادەکردنی چۆن ئامادە بکرێت تایبەت دەرەسەیە؟ هەمان ئامادەکردنی برنجی ترە تەنها ئەوێ بەتامترە لە برنجەکانی تری و سروشتی ترە و سعیترە بەرێ. چەند جۆری برنجەکەنەوە ساڵانە لێرە؟ بەڕاستی لە ئەو ساڵ لە دەشتی هەریر برنجی شەشمانجی یان سەدری یان برنجی سێمانجی ئەەکەین بەس ئەو ساڵە زیاتر برنجی شەشمانجیە.